منداڵانی کورجینیەس گۆرانی کوردمیان بۆ 1964 وتەوە ئەمە کاردانەوەیکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دروست کرد ئەو سێ منداڵی گۆرانەکەیان دەوت بەڵام لە پشتی ئەوانەوە یەکێک لە منداڵەکان زۆر بە حەماسەوە لە کۆرسەکەی گۆرانەکەی دەوتەوە سەمن هاتوومەتە لای لۆزان ڕەفیق ئەگەر بیتێرەوە ئەو هەموو حەماسە چی بوو کاتێکە و گۆرانێتەوتە و دەسێ بەرزە کردەوە سەراتە بە خێرەتان تاکەم بە خێراتێکی گەرمتانەکەم وەڵا ئەوە هەستێکە بوو میلەتی کورد ئەبێ میلەتی کورد شانازیمان پێوەکەن ئێمەش ئەوە لە کۆنەوە ئەو ڕەسانە باو باپیرانمانەوە میلەتی کورد ئەبێت دایمە سەرت بەرز بێ و شاد بێ بە دەرەوەی وڵات کاتێک گۆرانەکەتەوە دەرسێ بەرزە کردەوە باسی ئەوم بۆ بکە بەڵێ ئەوە حەماسێک گرتمی چکە زۆر چینە ناو قوڵایی گۆرانەکەەوە ئیتر بۆ ئەوەی بە شاد بین بە کوردستان و دەروی وڵات ینی وڵاتە دراوسەکانمان سێرمان بکەن ئەوە وتم بۆی وا بکەم کە کورد شانازیمان پێ بکات و ئێمە شانازی بە کوردەکەون جلێکی کوردی جوانیشە لە بەرایە ئەمە چێ بۆی کڕیویت دایکم ئەگە باوکم ئەردووکیان بن بەرداڵ جلی کوردی دەبەرەکەیت بەڵێ چکە ئەوکو چۆن وتم لە باو باپیرانمانەوە بۆمان ماونتۆ کە جلی کوردیان کردووە ڕاستانێکی زۆر باشە و دەری وڵاتش وەکو چۆن بڵێن پێمان شادەمون و جلی کوردیەکان شادەمون پێمان بەنیازی گۆرانی تر بڵێ لەگەڵ گروپی قوتابخانەکەتە ئیشەڵا چاوەڕێمان بن بۆ 16 لە هەڵەبجە کارێکی جوانمانە بێت کوردستانی خۆشە بەڵێ هەر بژی کورد هەتا مردن لەگەڵ کوردستانم شانازیەکەی کە کوردی بەڵێ زۆر شانازی بەخۆمەوەکەم کە کوردێکی ڕەسەنی بەقوەتین ئێمە زۆر ئێمە هەتا کاری جوان و پێشکەوتن بکەین ئێمە ئەبین بە دەوڵەت و ئیشەڵڵا لێرە لیای لێیە کە یەشە بوو لەو کچانەی کە گۆرانی کوردمی وتەوە ئەو ڕۆژ جلی کوردی و لە بەرانە بۆ ڕۆژلی کوردی و لە بەرایە بەنیازی بەرهەمی نوێەوە بێ سەرەتا دووبار بە خێراتتانەکەین زۆ سپاس کە لایەتان نەکردین ئەم ڕۆژە و دووبار بەسەرتان کردینەوە ڕاستەکەی بڵێ کارێک بۆ نیشتیمان و بۆ نەتەوەی کورد بێ حتمان هەرە بێ بە باشترین شێوە ئەنجام بدرێت و بەڵێ بۆ 16 لە هەڵەبجە ئیشەڵا کارێکی جوان پێشکەشەکەین ئەو ڕۆژە لەگەڵ کۆرس و بە ئامێری موزیکی و گۆرانی وت سەرجۆمان توانین دەیش بێت بەبێ ئامێری موزیکی وەڵای تۆزێوە قورسە بەڵام مادەمەوانی ترم لەگەڵ نییە جارێ بەبێ ئەوان تاوانە بێ باوەڕ ناکەم ئەو چێژە خۆشە بدرێتێ ئیشەڵا کاتێکی تر کاتێک لەگەڵ ئەوانە بووین هەرسێکمان زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە لێرە هەیە ئەم منداڵانە لە قوتابخانەی کورجینیەس گۆرانەکانیان کاردانەوەیکی زۆری هەبووە کە بە شێوەیەک هەمووان دەستخۆشیان لێ دەکەن هەمووان داوا دەکەن کە بیان بینن خەڵاتیان بکەن بەڵپشتیشیانن